هەرگیز سەیری خۆت ناکەیت. هاوڕەکان ناتوانن هاوڕێ بن ئەگەر لەگەڵ خۆیان هاوڕێ و ئەگەر سەیری خۆیان نەکرد و ئەگەر جورئەتی ئەوە نەکەن سەیری خۆیان بکەن و ئەگەر جورئەتی ئەوە نەکەن کاتێک کە ئەم زوڵمێک دەکا خۆی زوڵمێک دەکا یا تێی دەکەوێت یا هەڵەیەک دەکات سەیری خۆی نەکاتەوە و خەمی هاوڕێ ئەوەی نەبێتە هاوڕێکەی نەبێتە زوڵمەت کاتێک وابووی تر ئێمە محکەمەمان بۆچی فعلەن ئەمە یەکێکە لەو شتە وردانەی کە من ئەس دەکەم لەناو ئەم تێکستە لەسەر هاوڕێیەتی. بەڵام تەمان ئەرستۆ شی ناکاتەوە. ئەرستۆ ئەوەندە وەکو قسەیەک دەیێنێ کە خەڵکی دەڵێن هاوڕێیەتی پێویستی بە دادوەری نییە، دادوەری پێویستی بە. یعنی هاوڕێکان پێویستیان بە دادوەر نییە، دادوەرەکان پێویستیان بە هاوڕێ. یعنی دادوەر فعلەن بۆ ئەوەی دادوەر بێ پێویستی بە هاوڕێ. بۆچی؟ چونکە دادوەر محکەمەیەوانی تر دەکات دەبێت بەر لەوە محکەمەی خۆی بات و خۆی بەرێتە ناو دەخۆی فێری ئەوە بوو بێ خۆی دادگایی بکات و گەیشتی بەوەی کە خۆی دادگایی بکات کە خۆی دادگایی نەکات چۆن دەتوانێت ئەوانی تر دادگایی جا لێرەوە ئێمە هاوڕێیەتی لە دۆخە پوختەکەی خۆیان دەبین. هاوڕێکان ئەوانن کە دژی خۆیان ئەو کاتەی کە هەست دەکەن شتێکیان بەرامبەر هاوڕێکان و تەبان ئەمە لە ناو هاوڕێکانە هەر بۆ هاوڕێکان نییە و ئەمە لە عینی کاتا بۆ هەر کەسێکی تریشە کە هاوڕێ نیە و ئەم کەسە دەبێت هەموو کاتێک وابێ بۆەوەی بتوانێت لەگەڵ هاوڕێکەشە و هاوڕێتی ئەمە و کاتێ بیر دەکەیتەوە کۆمەڵێ ئینسان لەم پەیوەندیان چی دەبێت ئەو کاتە ژیانێکی تر دەبێت و ئەو کاتە جۆرێکی تر لە دادوەری دەبینن و جۆرێکی تر لە محکەمە دەبین جۆرێکی تر یعنی ئەو شتانەی ئینسانەکان لەسەری ناکۆکن و یەکتری دەدەن بە محکەمە ئەگەر باتایە وەک ئینسان خۆشیان لە یەکتر ببینێ هەرگیز یەکتریان نەبوونا یعنی هەرگیز شتەکان بە قیمەتر نەدەبوون لە ئینسان آخر کە هاوڕێیەکی من ئاوا بوو ئێتر و من وابووم هاوڕێیەتەکەمان وابوو ئێتر چی قیمەتێکی هەیە لێرە ئینسان قیمەتی لێرە من خەممە ئینسانەکەم ئازاردا بێن نەک خەممە نازانم چی شتێکم شت هەر ئەوە نییە بخەیتە ناوەم پەیوەندیەوە بڵێ شتێکم لێ بکرێت بە شتێک هاوڕێیەتەکەمان گەرد بێنیشت لەبەر ئەوە هەم هاوڕێبوون هەم پاراستنی هاوڕێیەتی دایمە ئەو دەبێت تۆ لە ناو خۆتا دادوەردی و دایمە محکەمەکەشت خۆت لە ناو محکەمەدا نەک ئەویتر واگەر ئاوا بە یانی لەوانەیە بڵێنە ئەمە شتێکی زۆر زۆر میسالیە کێ کێ دەتوانێت ئەمە شتێکی میسالیە بەڵام شتێکی ممکن ئەگەر نمونەشی لە ناو واقعانە بە ئینسان دەتوانێت بۆچی چونکە ئیمکانیەتی چۆن دەتوانێت محکەمەی هاوڕێکەی بکە معقولە نەتوانێت محکەمەی بکە چۆن دێت بە وردی یەک دنیا شت لەسەر ئەوی تر نەک هاوڕێ بێ هاوڕێ دادەنیشە یەک دنیا تەختیت دادەنێ بۆ ئەوی ئەوی تر تاوانبارکە ئەی ناتوانێت ئەمە بەرامبەر ئەی چۆن بەرامبەر ئەوی تر دەتوانێت بیکا بەرامبەر خۆی نەکات یعنی وەکو ئیمکان ئینسان ئیمکانی ئەمەیتیایە ئەمە شتێکی مەحاڵ نیە بەڵام کاتێک کە ئینسانەکان نایکەن ئەمە معنای ئەوە نییە کە ئەمە شتێکە مەحاڵە و شتێکی خەیاڵیە و شتێکی و ئەمە نمونەی بەرجەستە بوو هەیە خەڵکانێک هەن کە ئێتیمامیان بە ناسینی خۆیان و بە دەرونیان داوە سوکرات وتەنی کە دەڵێتەوە ئەوەندە ئێتیمام بە شتەکانت دەدەی ئەوەندە ئێتیمام بە دەرونت بدە و دەرونت لە ناشرینەکان پاک دەرەوە وەوانەی کە فعلەن بەم پەروەردە تێپەڕێەوە
نمونەیەکی واقعی ینی بەرجەستەبوونی ئەم شتە لەناو ئەوانە و ئەوەی کە دەیەوێ ئەمە بکا بە مەحاڵ دەبێ ئەوەش بکا بە مەحاڵ ئەسڵان ئینسان بتوانێت ئەوی تر محکەمە بکات چونکە چۆن دەتوانێت هەر ئەوەی کە بۆ ئەوی تری دەکەیت لە بەرامبەر ئەوی ترا دەکەیت لە بەرامبەر خۆت هەر ئەوەندە بەس هەر ئەوەندەی کە تۆ بین لەوە دەکەیتەوە ئەو زۆڵمی لێ نەکردوی بین لەوە بکەرەوە ئەرێ تۆ زۆڵت نەکردو خۆت دانێ لە بەردەم خۆت کە زۆڵمت کردووە بزانە چی لە خۆت ئەو کاتە پێویستیشت بە کەس نییە عقوبەت بکات تۆ کەسێکی ئازادی چونکە خۆت ئەگەر شایستەی سزاوی خۆت سزای